Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان لەم ڤیدیۆیەکی نەدا. لەم ڤیدیۆیەدا باسی دە وشەی تایبەت بە مەتبەخەکەین. با یەکسەر دەست پێ بکەین و یەکەم وشەمان kitchen. Kitchen واتە مەتبەخ. Kitchen لەوانێت تێکەڵی بکەیت لەگەڵ chicken. Chicken واتە مریشک. Kitchen واتە مەتبەخ. بۆ نمونە ئەڵێین They are eating chicken in the kitchen. They are eating chicken in the kitchen. ئەوان مریشک ئەخۆن لە مەتبەخەکەیە. Kitchen واتە مەتبەخ. وشەی دووەممان stove, oven. Stove واتە تەباخ. Oven واتە فڕن. بۆ نمونە ئەڵێین She put the pan on the stove. She put the pan on the stove. واتە تاوەکەی خستە سەر تەباخەکە. Pan واتە تاوە. Stove واتە تەباخ. بۆ نمونە بۆ وشەی دووەمان ئەڵێین She baked cake in the oven. She baked cake in the oven. واتە ئەو کە مەبەستمان لە ئافرەتە baked cake in the oven. واتە کێکی لەناو فڕنەکەیە برژاند. وشەی سێیەممان kettle. Kettle واتە کتری. بۆ نمونە ئەڵێین The kettle is boiling. The kettle is boiling. واتە کتریەکە ئەکوڵێت. Kettle واتە کتری. Boil واتە ئەکوڵێت. وشەی چوارەممان pot. Pot واتە مەنجەڵ. بۆ نمونە ئەڵێین He's eating the soup right from the pot. He's eating the soup right from the pot. واتە ئەو کە مەبەستمان لە کوڕە is eating the soup شۆرباکە یان سوپەکە ئەخوات right from the pot. ڕێک لە ناو مەنجەڵەکەوە. کە لێرەدا ئەم برادەرە هیچ ئیمانی بە قاپوە و شتانە نییە ڕێک لە ناو مەنجەڵەکەەوە ئەیخوات. پێنجەم وشەممان pan. Pan واتە تاوە. بۆ نمونە ئەڵێین The pan doesn't have a handle. The pan does not have a handle. واتە تاوەکە دەسکی نییە. Handle واتە دەسک. Pan واتە تاوە. وشەی شەشەم cook. Cook واتە لێ ئەنێت. بۆ نمونە ئەڵێین My mom is cooking chicken in the kitchen. My mom is cooking chicken in the kitchen. واتە دایکم مریشک لێ ئەنێت in the kitchen لە مەتبەخەکەیە. Cook واتە لێ ئەنێت و بۆیە chicken و kitchenمۆنە دووبارە کردوتەوە لەبەرەوەی تاو فێربن و لەبیرتانە چێت و تێکەڵی نەکەن چونکە زۆر لێکەوە نزیکن. وشەی حەوتەممان bake. Bake واتە برژاندن کە مەبەستەوەیە لە ناو فڕنا بیبرژێنی. بۆ نمونە ئەڵێین She's baking cookies. She is baking cookies. واتە ئەو کە مەبەستمان لە ئافرەتە is baking cookies. شەکلەمە و کولیچە و ئەو شتانە ئەبرژێنێت. Cookie واتە شەکلەمە یان کولیچە. Bake وەک وتمان واتە برژاندن لە ناو فڕنا. وشەی هەشتەم grill. Grill واتە برژاندن بەڵام ئەمە مەبەستمان لە برژاندنە لە ڕێگەی ئاگرەوە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئاگرەوە بیبرژێنیت. بۆ نمونە ئەڵێین They are grilling meat in the garden. They are grilling meat in the garden. واتە ئەوان grilling meat گۆشت ئەبرژێنن in the garden لە ناو باخچەکەیە. Grill واتە برژاندن. Meat واتە گۆشت. Garden واتە باخچە. وشەی نۆیەم fridge یان refrigerator. Fridge یان refrigerator واتە سەلاجە. بۆ نمونە ئەڵێین They don't have anything in the fridge. They don't have anything in the fridge. واتە لە ناو سەلاجەکەیە هیچیان نییە. Fridge واتە سەلاجە. وشەی کۆتایی freezer. Freezer واتە فرێزەر کە زۆر لە کوردیەکەیەوە نزیکە و خۆشمان هەماشت بەکارەهێنین لە کوردیە. بۆ نمونە ئەڵێین They keep frozen food in the freezer. They keep frozen food in the freezer. واتە خواردنی بەستوو لە ناو فرێزەرەکەیە ئەپارێزن یان لە ناو فرێزەرەکەیە دایئەنێن. Frozen واتە بەستوو. Food واتە خواردن. Freezer واتە فرێزەر.
بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو یەک دیسلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.